لە بەرنامەی چاوی گەلی کوردستان ئەوسڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان دڵخۆش و تەندروستێکی باشتان هەبێت. لە بەرنامەی ئەم جارەماندا باس لە بابەتێک دەکەین کە ڕاستەوخۆ پەیوەندی بە خانمانەوە هەیە و ناڕاستەوخۆ پەیوەندی بە پیاوانەوە هەیە. ئەویش باس لە ساڵۆنەکان دەکەین لەگەڵ سەنتەری جوانکاری پێزدا. هەڵبەتە ئەمە بابەتێکی گرنگە لای خانمان بۆ پێی کە ڕۆژانە یاخود هەفتانیان مانگانە سەردانی دەکەن کە ئەمە بابەتێکە لە دوو ئاراستەوە زیاتر گفتوگوی لەسەر دەکەین. یەکێک لە ئاراستەکانی باز لە نرخەکان و جیاوازی نرخەکان دەکەین لە نێوان ساڵۆنەکان و تەنانەت سەنتەری جوانکاری پێست بە تایبەتی کە بڵێ بابەتی کۆزمەتیک ئێمە زیاتر لەسەری دەدوین و لە لایەکی تریشەوە کوالیتی بەرهەمەکان کوالیتی و بەرهەمانی کە لە نێو ئارایشگاکاندا لە نێو سنتەرەکاندا بەکاردەهێنرێت تا چەند کوالیتین تا چەند براندن. مۆڵەت وەرگرتن بۆ ئارایشگاکان چییە یان چۆنە ئەو پێوەرانە چین کە دەتوانێت ئارایشگایەک پێی بکرێتەوە و لەگەڵ ئەوەشدا سندیکاکان چ ڕۆڵێکیان هەیە و لیژ ناوبەشەکانی قایمقامیت لە بەشی ئارایشگاکان تا چەند ڕۆڵیان هەبووە توانی ویانە کۆنتترۆلی ئەم بابەتە بکەنیان ئەم بارودۆخە بکەن لە نرخەکان لە کوالیتەکەی لە کاتێکدا کە مەوادێکی بەسەرچوو دەبینن لە ئارایشگایەکدا یا لە سنتەرێکدا ئەوە سزاکانیان چی دەبێت. ئەو کاتێ نەکە ئەمانە بەڵکو بە شێوەیەکی گشتی و سەرپێچیانی کە لە ئارایشگاکان و لە سنتەرەکاندا دەبینرێت سزاکان بۆ ئەوان چی دەبێت. لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین دوو میوانمان لەگەڵدا دەبێت. تەلار محەممەد کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی ئارایشگاکانە لە قایمقامەتی سلێمانی و تارە عومەر کە بەڕێزیان ئەندامی سندیکان تایبەت بە لیژنەی ئارایشگاکان لە قایمقامەتی سلێمانی و لە هەمان کاتدا خاوەنی تارە بیوتیە. خاتو تەلار سڵاو لەبێت ئەم کاتە و باش. سڵاو لە ئێوەش ئەم کاتی ئێوەش باش زۆر سپاس. خاتو تاراش کە لە سۆدیەکانمان هەر لە سلێمانی و لەگەڵ ئێمە دامادەیە. خاتو تارە سڵاو لێبێت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس دەکەم بە گرافیکێک و بە چەند ئامارێک دەست پێ دەکەین کە تایبەتە بە پیشەسازی جوانکاری. لە پیشەسازی جوانکاریدا تایبەت بە کڕینی بابەتەکانی جوانکاری و بە دیاریکراوی کۆزمەتیک لە ساڵی 2020دا 92 میلیارد دلار بووە. لە ساڵی 2021دا ئامارەکە بەرز بۆتەوە لە 92 میلیارەوە بۆ 100 میلیارد دلار. پێشبینی دەکرێت بۆ ساڵی 2025 ئامارەکە بەرز بێتەوە بگاتە 120 میلیارد دلار. خاتو تەلار لەسەر ئەم ئامارە بە پێی ئەوەی کە بینیمان لە ئامارەکاندا ساڵ بە ساڵ ئامارەکان ڕوو لە زیادبوون بووە. ئایا لە هەرێمی کوردستانیشدا هەر بە هەمان شێوەیە؟ بەڵێ بێگومان هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو شوێنەکانی کە لێرەش ساڵانە بڕێکی زۆر خەڵک داوای مۆڵەت ئەەکەن هێنە لای قایمقامەت و داواکاری پێشکەش بە قایمقامەتەکەن. ئێمەش داواکاریەکانیان ئاڕاستی لایانی پەیوەندیدارەکەین بە ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکان ئێمەش مۆڵەتیان پێبەخشین و بە بڕوانامەی ئارایشگا دواتر باس لە مۆڵەتەکە دەکەین بزانین چۆن مۆڵەتەکە وەردەگیرێ. خاتو تارە ئێوە وەکو خاوەنی ئارایشگایەک ئەو بابەتانەی کۆزمەتیک کە دەیکردن و لە نێو ئارایشگاکەدا بەکاری دێن ئایا لە دەروی هەرێم دەیکردن یاخودۆ تا لە نێو هەرێمی کوردستان نایکڕن؟ تەوان ئێمە وەکو کڕیار زۆربەی کات لە ناوەی هەرێم براندەکان ئەکڕین و لە دەریشەوە ئەتوانین بیکڕین. بەڵێ کاتە ئێوە وەکو خۆتان زیاتر لە کام لایکڕن؟ وەکو دەروی وڵاتیش کڕیمەوە وەکو ناوەش کڕیمانی هەردووکی بەکارهێنەری بەڵام هەمان کاتە هەردووکیشی کۆدا. کۆدا ئەو کۆدە جیاوازی چیە لەگەڵەوانی تردا؟ براندەکان هەمویان بە ئام کۆدن تاریخی پێوە نییە و ئەوانی ناوخۆ زۆربەی کۆدی پێوەیە بەڵام مادماکی هەر کۆدا. کێشەی سەرەکیمان ئێمە لەگەڵ کۆدەکانە کە لە ئێستا کۆدەکان نابێت زۆر بەکاربهێنە لە ناو ئارایشگاکانە ئەویستە بەبی ئەوەی کە ناتوانانی ئەکسپارەکەی بزانی لەکەیە هەڵبچرا و لەکەیشە ئەکسپارەکەی تەواو بێت. بەڵێ زۆر باشە چینە لای گرافیکێکی تر کە ئەمان تایبەتە بە براندەکان هەروەکو ئاماژەت پێدا کە دەڵێ براندەکان کۆدە. لە گرافیکەکەدا هاتووە فرۆشی براندەکانی جوانکاری کە لە ساڵی 2021 بە نمونە وەرگیراوە دیارترین ئەو براندانەی کە پڕفرۆشترینە.
لۆریال کە یەکێکە لەو براندانە بە بڕی 27.2 ملیارد دلار، یونیلیڤەر 21.3 ملیارد دلار، تێستی لاودەر 11.8 ملیارد دلار، پیوجی 11.8 ملیارد دلار، کۆتی 7.7 ملیارد دلار کەمانە لە نمونە زۆر دیارەکانن یا براندە زۆر دیارەکانن کە لەسەر ئاستی جیهاندا پڕفرۆشترینە. خات و تارە ئەو بەرهەمانەی کە ئێوە بەکارێنن لە ئارایشگاکاندا هیچ یەک لەم براندانی تایە؟ بەڵێ زۆری لۆریال ئێسلااودەری تایە، ئەو دوو براندەی زۆر تایە. بەڵێ کام و کامە؟ لۆریال بەڵێ سلااودەرەکەشی تایە. لە ڕووی نرخەوە نرخیان چۆنە خات و تارە؟ نرخیان طبعاً لەوانی کە فەرقی زۆر و جیاوازترە، جیاوازترە، بەڵام جیاوازترە نرخەکانیان. لە هەموو حاڵەتێکە ئێوە ئامادەیەوەتان تایە کە بڕۆپارەیەکی زیاتر بن بە مەوادێک یان بە بابەتێکی کۆسمەتیک بۆی کە باش بێت و بۆ کڕیارەکان یاو کەسانی کێ لەلای ئێوە بەکاری بێنن. بەدڵنیایی طبعاً ئێمە خۆشحاڵە بینەوە گەر بکرێت، بەڵام کێشەی سەرەکیمانە و باسم کە لە پێشتریشا کۆدەکەیە کە ئەو براندانی کە باشن زۆربیان کۆدیان لەسەرە. لەو کاتەدا چارەسەر چی دەبێت کاتێک کە لیژنەکانیان لەلای ئێوە و سەیری کاتی بەسەرچوونەکەی دەکەن؟ بەڵێ کاتی بەسەرچوونی لەسرە خۆی قوتوێکی لەسرە کە هەڵبچەکەی ئۆپنەکەیەتی نووسراوە 6 مانگ بۆ 12 مانگ یاخود 12 مانگ بۆ 24 مانگ لەسەرێتی، بەڵام نازانێت لە چ کاتێکا کراوەتەوە ڕێنماییمانەکەن کە لەسەری بنووسین لە ڕۆژێک کە ئەکرێتەوە ئەم پرۆدەکتێکە لە بەردەستایە تاریخی لێبێت کە هەڵبچراوە بۆ ئەو کاتەیە، بەڵام ئەگەر تۆ کاتەکەی دیاری نەکەی لەکە کردوتەوە ئۆپنە کردووە ئەو کاتە ناشزانیت بەڕاستیەها لەکەیا بەسەرچێ. بەڵێ خات و تەلار ئێوە وەکو لیژنەکان کاتێکە سەردانی ئارایشگاکان و سنتەرەکانی جوانکاری پێستەکەن تا چەند براندەکانە بینن لەوێ کاتێکە بەکاردەهێنرێ؟ بەڕادێکی کەم لۆریال زیاتر ئەبینین، ئەوش ئایا بڕاندەکە ئۆرجیناڵە یا فەیکە ئەوە ئارێژگاکان ئەزانن، خاوەن ئارێژگاکە ئەزانن و وەکو خاتوتارە ئاماژەی پێکرد زیاتر ئەوانە کۆدن. ئێمەش ڕێنمایان پێین بۆی ئەوان زەرمەندن بن بەرواری هەڵچڕینی ئەو مەوادی کە بەکاریان هێناوە بە لەزگەیەک شتێک یا بێن لە پاکەتەکە یا بێن لە قوتۆکە بۆی بزین لەکەی هەڵچرا و شەژمانەکە یان دوانزەمانەکە تەواو ئەکادیاننا. ئێوە تەنها پشت بۆ بەرواران ئەبەستن کە ئەوان ئەینووسن و ئەیەن لە تا ڕادێک ئەوان پابندن، هەنی ئارێژگامان هەیە پابندە، بەڵام بەداخەوە هەنی ئارێژگامان هەیە پابندی ئەوەش نییە. باڵێ ئێمەش ئەو کاتە باڵێ بە پسڵی سەرپێکی ئاگاداریانەکەی. باشە خات و تارە هەرێک لەم براندانی کە ئێستا ئاماژەمان پێدا هیچ یەکێک لەوانە فەیکی هەیە لە بازاڕدا؟ بەڵێ دڵنیایی فێکیشیە و ئۆرجیناڵیشی هەیە. ئەوەش ئەو کاتە جیاکرێتەوە زۆربەی کات بە پێی جۆری کوالەتیەکەی بە پێی نووسینەکەی جیاکرێتەوە، زۆربەی کات بە شێوەی قوتووەکەی ئاماژەی پێکرێت کە ئەمان فێکە و ئەمان ئۆرجیناڵەکەیەتی. ئەو کاتە کە تۆ کڕیاری لە شوێنێک کە بیکڕیت تەبان سارەکەشی جیاوازە، ئەگەر بنرخەکەی بخۆی بیکڕی ئێمە لە سیفۆڕاشەوە زۆربەی کات داوای شتەکەین، یعنی تەواو ئۆرجیناڵە، بەڵام لێرش بەڕاستی شوێنی باش هەیە بۆ کڕینی ئەو پرۆدەکتانە ئەتوانیت بیکڕیت و ئۆرجیناڵەکەشی تەبان ئەو کاتە ئەو خاوەن دوکانە پێت ئەڵە پێت ئەناسێنێ و تۆش کڕیاریە بیت. کەواتە خانمان بۆ خۆشیان ئەبێ ینی وەشیاری ئەوان هەبێت کە بزانن لە کوێشت ئەکڕن و شتێکی ئۆرجیناڵ بکڕن. بەدڵنیایی شوێنمان هەیە. زۆر باشە. دەچینە لای گرافیکێکی تر کە باز لە تێچووی جوانکاری دەکات. تێچووی جوانی یان جوانکاری لە ئەمریکا لە ساڵێکدا ژنان 3756 دلارە، پیاوان 2928 دلارە، واتە لە هەموو حاڵەتێکا تەلارخان ژنان زیاترن. باشە هیچ زانیاریەکتان هەیە لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستاندا کامیان زیاترە؟ یان ئامارێکت لایە کە وەکو ئاماری مەزبوطم لا نییە، لەبەرەوەی ئێمە وەکو لیژنەی ئارێژگاکان سەردانی سنتەری جوانکاریەکان ناکەین لەبەرەوەی پەیوەندی بە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەوە هەیە، بەڵام هەروەکو بینین ئەبینین کە ژنان زیاترن لە پیاوان. ئەو شوێنانی کە ئەڵێ سنتەری جوانکاری ئێمە زیاتر باز لەواناکەین کە لەسەر پێست کار دەکەن بە تەنها نەک بابەتی نەشتەرگەری ئەوانە. وەکو پێستیش هەر چاوچەوەی کاری ئێوانە وەکو تەنها پێست نەخێر ئەبێت دکتۆر بەکاری بێنێ، ینی وەکو پێست، بەڵام وەکو هایدرۆفیشەڵ ئەوانەوە لەناو ئارێژگاکانە ئەتوان بەکاری بێنن.
لەبەرەوە هەر بە هەمان شێوە مەبەستم ئەوە بوو کە دەچێتە چوارچێوەی کاری ئێوە یاخود بەڵێ دواتر باسەوەکەی کە ئارایشگا توانێت چ کارێ بکات و سنتەرەکان چ کارێ بکەن خات و تارە بەڕێستانەوەکەوەی کە خاوەنی ئارایشگایەکەن و بەرکەوتنی زۆرتان لەگەڵ خانمانە هەیە لەسەر ئەم ئامارە لەسەر ئەم بابەتە هیچ زانیاریەکتان هەیە کە خانمان لە ساڵێکدا چەند سرف دەکەن لە بابەتی کۆسمەتیکدا وەکو ئێرە هیچ ئامارێکی دیاریکراو نییە بەڵام بەڵی تەلارخان ئاماژی پێەیە بە دڵنیایی خانمان زیاتر لەو بوارەیە بەکارهێنەرن لە پیاوان بەڵێ باشەچین لای گرافیکێکی تر لەسەر جوانکاری پێست لە ساڵێکدا لە جیهاندا ئەمە لەسەر ئاستی جیهانی وەرگیراوە لە ساڵی 2021دا 163 ملیار دۆلار بووە لە ساڵی 2025دا پێشبینی دەکرێت کە ئامارەکە بەرز بێتەوە بۆ 177 ملیار دۆلار. خات و تەلار ئەو بابەتانی کە دەچێتە جوانکاریەوە سە لێرەدا کانە جوانکاری پێست زۆر شتەگرێتەوە بەڵام ئەگەر جیای کەینەوانێ ئەو بابەتانی کە تایبەتە بە ئارایشگاکان یان ئارایشگاکان نەتوانن کاری لەسەر بکەن زیاتر خۆی لە چی و چیا بینێتەوە ئارایشگاکان ئەتوانن تەنها لە بواری پاکردنەوەی پێستە ئیشکەن وەکو بابەتی دەرزی و فیلەر و بۆتۆکس ئەوانە بێت سنتەری جوانکاری کە دکتۆری تایبەت بەکاریێنێ ئەو دەرزیانە نابێت هیچ جۆرێ ئارێژگاکان بەکاری بێنن نابێت و ناتوان بەکاری بێنن خات و تارە هیچ ئارایشگایەک هەیە کە کار لەسەر جوانکاری پێست و دەرزی و هایدرۆفەیشەڵ و بابەتی لێزەر بکات وەکو ئارایشگاکان بەعام ناتوانن ئەو کارەکەن لە ڕۆی یاسایەکە و ناتوانن بەڵام وەکو سەرپێچی هەیە بەڵێ سەرپێچی بەدڵنیایی ئەوی زۆر کادەڵێک کە نازانین یان نەمانزانانی و بەڵام بەدڵنیایی لیژنەکان ئەوە ئامارەکانیان لایە و نیان ئەو کارە بکرێت بەڵام ئەگەر بێت و لە ئارایشگایەکە ئارایشگەکە ناوی لا ببرێ بە سنتەر دکتۆرێکی جوانکاری لەگەڵی کار بکە بەم شێوەیە ئارایشگاکە ئەتوانێت ئەیش بە چاودێری دکتۆرەکە کارەکەی بۆکە ئیشی فیلەر و بۆتۆکس و یاخود چینەکانی پێست کاری لەسەر بکەواتە ئارایشگا ناتوانێت بەڵێ بەدڵنیاییەوە بەڵێ سەرپێچیە باشە جیاوازی نێوان سنتەر لەگەڵ ئارایشگایە هەر بۆی کە بەرچاوڕوونیەک هەبێت لای بینەر جیای بکاتەوە کە دەڵێ ئارایشگا ئەمەیە و سنتەر ئەمەیە چۆن جای بکەنەوە بە چەند خاڵێک بە چەند خاڵێک ئەگەر کەوتت ئارایشگا کاتێگێتە سەر بابەتی پێست بە هیچ جۆرێک بۆت نییە کا لەسەر پێست بکەی غێری پاکردنەوەی ئیپێدێرم نەبێت کە چینی سەرەوەی پێستە بەڵام ئەو کاتی کە بوو بە سنتەر ناوی سنتەر نرا لەو شوێنە ئەو کاتە ئەتوانێت لەژێر چاودێری دکتۆرێکە کارەکانی بکات دکتۆرەکە بەڵام لە شوێنەکەی ئەوە بەڵێ ئەو کاتە کاری تیاکرێ بەڵام ئەگەر بێت و دکتۆرێکی تایبەت با پێست لەگەڵی کار نەکات ئەو کاتە ناوی سنتەری پێ نابەخشرێت و ئەبێ ئیلا ئارایشگا یا بیوتی بێ زۆر باشە دەستەکانە خۆش بێچینە لای گرافیکێکی تر لە گرافیکەکەتە هاتووە ژمارەی ساڵۆنەکان لە شاری سلێمانی بە تەنها شاری سلێمانی وەرگیراوە لە ساڵی 2021دا 2000 ساڵۆن هەبووە لە ساڵی 2022دا 1500 ساڵۆنیان مۆڵەتدار بووە گرافیکی دواتر باس لەوە دەکات کە ژمارەی دانیشتوانی شاری سلێمانی 2,500,000 کەسە 1666 کەس یەک ساڵۆنی بەردەکەوێت واتە ئەگەر ژمارەی دانیشتوانی شاری سلێمانی دابش بکەین بەسەر ژماری ساڵۆنەکاندا هەر ساڵۆنێک 1666 کەس بەر ساڵۆنێک دەکەوێت و لەگەڵ ئەوەشدا ژمارەیەک لە ساڵۆنەکان مۆڵەتیان نییە خات و تەلار 1500 بۆ 2000 ساڵۆن یان دابشکردنی ژماری دانیشتوان بەسەر ساڵۆنەکاندا ژماری ساڵۆنەکان زۆر نییە بە بەراورد بە ژماری دانیشتوانی شاری سلێمانی لە ئێستا چەند جار ویستومانە کە ژمارەی ساڵۆنەکان دانانی ساڵۆن ئاماژەی پێبین یان بیوەستێنین بەڵام لەبەر داواکاری زۆرینی خەڵک ناتوانین بڵێن ئەو بابەتە بکەین کە مۆڵەت بوەستێنین بەڵام لە ئێستاە بە پێی ڕێنمایەکان ئەبێ و کەسی کە مۆڵەت وەرەگرێ بە ڕەگەز عێراقی بێ عێراقی بەڵێ بۆی وای لێ بێت کە ژمارەی ساڵۆنەکانیان ئارێژگاکان تهدید کرێت و لە چوارچێوەیەکە بەپێی دانیشتوان ژمارەی دانیشتوان بۆ واستنرێت بۆچی ئەڵێ بەپێی
خواستی خەڵک یان داواکاری خەڵک خۆ داواکە خەڵک نایەتە لای ئێوە داواکە بڵێ ساڵۆنمان بۆ بکەنەوە دروستە ساڵۆنەکان یا خاون ئارایشگاکان یەنە لای ئێوە بۆی کە بیانەوێ ئارایشگایە بکەنەوە بەڵێ لەبەرەوەی کە لە ئێستاە زۆرینی کەس حەزی بەوەیە ئیشێکی تایبەتی خۆی هەبێت هەڵاسێت بڕوانامەیەکی ئارێژگا وەرەگرێت و بڵێن ئێوێست ئارێژگایەک تایبەت بە خۆی دابمەزرێنێ لەبەرەوەی لە ئێستاشا وەکو خۆمان نەزانین بڵێن تاعینات و ئەوە کەم بۆتەوە لەبەرەوە خەڵک ئەوێت ئیشێکی تایبەتی خۆی هەبێت ڕەنگە هاوڵاتیانیش بیانێ ئارایشگایەک هەبێت نزیک ماڵی خوانە کە ئاسانتر بڕات و بگەڕێتەوە خات و تارە ئارایشگاکان چەند پلیان هەیەەوە چۆن جیا دەکرێتەوە بە پێی پلەکانیان بەڵێ ئێمە پلەبەندیمان هەیە لە ساڵۆنەکانە پلە ئەلف و با و جیممان هەیە ئەویش بەپێی شوێنەکەی تیجاری بێت و کری شوێنەکەی چەند بێت و کوالەتی شتەکانی و کارمەندەکانی ئەم پلەبەندیە کراوە. بەڵێ چۆن جیا دەکرێتەوە سە بۆ نمونە ئەلف و با و جیم هەیە ئەوانەی کە دەچنە پلەی ئەلفەوە زیاتر کامانن ئەوانی کاچێتە با کامانن ئەوانی کە دەچێتە چوارچەوەی پلەی جیمەوە کامانن بڵێ ئەوەی بەپێی تر ئەوە بێ حەز و ئارزووی کەسەکەیە پلە ئەلفەکان شتەکانیان بڵێن کوالەتی بەرزتر بێ یاخود نرخەکەیان زیاتر بێت یاخود ئیشەکەیان پێ باشتر بێ وکەێتەوە سەر کەسی بەرامبەر پلە بەعەکان و پلە جیمەکانیش بە هەمان شێوەی ئەوان ینی بەدەرنین لەوە ئەوانی شەر کارەکەن و ئەویش پێتەڵم بەپێی ستاندی شوێنەکان دانراوە ئایا شوێنە تیجاریە کرێکەی زۆرە کارمەندی زۆرە کوالەتی شتەکانی بەرزە نرخەکانی جیاکراوەوە لەو کەسی پرۆفیشنال کاری تیاکە ئەوانی تر بابەتەکانی کە بڵێن کەسێک ئیشی تیاکە خودت کارمەندی کەمترە کرێکەی کەمترە و پلە جیمەکان کە دەوروبەری شارەکات ئەوان کرێکیان زۆر بەدەر لەمان کەمترە و لەوە چێک کارمەند یەک کەس خۆی بەتەنیا کاری تێ بکە تەوانی چێکێتەوە سەر و کورسیانەی کە کاری تیاکات بپێی زەڕی بەش ئەم پلەبەندیە کراوە. بەڵێ دواتر بە وردی باسە نرخەکانەکان ئەکەین و جیاوازی نرخەکان لە نێوان ساڵۆنەکانە بەڵام بەپی ئەو پلەبەندی کە باست کرد ئەلف و با و جیم ئەو بەرهەمانی کە بەکارەهێنرێت لە نێو ئارایشگاکاندا ئەکرێت ئارایشگایەک کە لە پلەی ئەی بێت باشتر بێ یانە کوالیتێکی باشتر بێ بەراورد بە با و جیم یاخود نەخێ هیچ جیاوازیەکی نییە کەوێتەوە سەر ویژدانی خاوەن ئارایشگاکە. خۆی لە ڕاستیەکەێتەوە سەر ویژدانی خاوەن ئارایشگاکە بەڵام لە پلە ئەلفەکانە زیاتر بەرچاون خەڵک زیاتر ڕویان تێەکە ئەو کەسانی کە باری داراییان باشترە کاریان تیەکانی ئەوە ئەبێت بادڵنیایی شتەکانیان زۆر هەرچەنە لە کڕینی شتەکانە ئەوە ئارەزوومەندانەیە خاون ئارایشگاکە چی ئەکرێ بەڵام تاشتی باشتر کرد کوالەتی بەرزتر بێ بە پێی و ئاستی کە پێیراوە ئەبێبی بەخشێت ئەویش. بەڵێ خات و تەلار بەپی ئامارەکە لە ژێرە نووسراوە ژمارەیەک بێمۆڵەتیش هەیە چۆن ئەبێت ئارایشگا بێمۆڵەت بێ و کار بکات؟ وەڵی ئەوە زیاتر ئەکەوێتەوە سەر ئەو کەسە تا چەند پابندی ڕێنمایەکانە و تا چەند سەردانی قەیمقامێت دەکات یان سەردانی بەڕێوەبەرەتی تەندروستی دەکات بۆ دەرکردنی مۆڵەت. ئەم ئاکرێتەوە سەر کەسەکە کەسانێکمان هەیە توانای ئەویان نیە خات و تارە ئەگەڕێنەوە لای جەنابیشت کەسانێکمان هەیە توانای ئەویان نێ بە وتەی خۆیان کەمە سەردانیەکەین وتەی لێوەرەگرین ئەلە توانای دامەزراندنی ئارێژگام نییە یان داوامێکم هەیە ناتوانم پابند بم بە بەڕێوەبردننی ئارێژگاکەم لەبەرەوە لە ماڵەوە ئیشەکەم. کەواتە ئەم بێمۆڵەتانی کە لێرەدا باسکراوە ئەوانن کە لە نێو ماڵەکانی خوانە کارەکەن یان دەچنە ماڵی کەسەکان ئەمەیکەپەکانیان بۆ بەڵێ تا ڕادێکی کەم هەمانە کە ئەچنە ماڵی کەسەکان بەڵام زۆرینی لە ماڵی خۆیانە کارەکەن لە ماڵی خۆیانە کارەکەن لەو حاڵەتەدا هیچ ناویان تۆمار ناکرێت بێگومان ئێمە ئەگەر شوێنەکەی بزانین سەردانیەکەین و پسۆڵەی بۆ ئەەکەین و تاعهودی لێوەرەگرین بەڵێن نامەی لێوەرەگرین کە ئەم کارە دووبارە نەکاتەوە و لە ڕێگەی سندیکاوە ئێمە ژمارەکانیان تۆمارەکەین و ئەو ئارێژگانی کە پێویستیان بەکارمەندە دایانەمەزرێنین لەو ئارێژگایانەیە. کردوتانە ئەمەتان کردووە باڵێ تاراخانوان هاوکارمانن باشە تاراخانویستت قسەیە بکەیت بەڵێ شتێکم هەبوو لەسەر ئامارەکانی کە داتانەوە تەمان و ئامارەی کە 2 ملیۆن و 500 کەسە بەعام هەمووی خانم نییە بە دەرنی لەوەی کە بە پیا و مناڵیشی تایە ینی و ئامارە بۆ سەر ساڵۆنەکان کەمترە لە ڕۆژەی کە دانراوە لەبەرەوەی 2 ملیۆن و نیوەکە ژماری دانیشتوانی شاری دانیشتوانە بەڵام دانیشتوان وەکو پێم تیلاچە نیوەی خانمان بێ و نیوەی پیاوان بن و بەدەر لەوەش مناڵانن یانێم ئامارە هەمووی بەر ساڵۆنەکان ناکەون بەعام
بەڵێ بەڵێ بەڵام وەکو کاریگەریەکەی ئەگەر ڕاستەوخۆ بێ هەن ناڕاستەوخۆ لە پێشێکەکە شاباسم کرد ڕاستەوخۆ کاریگەری لەسەر خانمان هەیە و بە ناڕاستەوخۆ لەسەر پیاوان و لەسەر بوجیان و لەسەر داهاتی ماڵەکانیان بەڵێ خات و تارە ئەکرێ کەسێک ئەو پێوەرانی تیادا بێت کە خات و تەلار ئاماژەی پێدا بۆ وەرگرتنی مۆڵەت بەڵام ئەم کەسە شوێنەکە وەرەگرێت یا بڵێ ئارایشگاکە دەکاتەوە بەڵام خۆی سەرپەرشتی ناکات یاخودۆتا خۆی کاری تێدا ناکات و بەڵکو تەنها ستافێک بەڕێوەیە بات ئەمە ئەکرێت بەڵێ کراوە و هەشە لە ڕووی یاساییەوە گونجاوە ئەکرێت خۆی گونجاو نییە تۆ کە خاوەن مۆڵەتەکەی ئەبێت خۆت کار بکەیت و دوای ئەوەی خاوەن مۆڵەتیشی تۆ لە تربیەوە شەهادەیەک وەرەگریت کە ئەو کارانی کە پێویستەکە لە ئارایشگا بکرێ لە پەیمانگاکانە تۆ دەورەی لەسەر خوێنی یعنی پێویستەکە خۆت بیکەیت تۆ ستافی کە هێنیت ئەو کاری نەکردووە ئەو دەورەی وەرنەگرتووە لەوانەیە ئەزمموی هەبێ بەڵام بە شێوە ڕاستەکەی نەی خوێندووە لەبەرەوە پێویستەکە بەڕای من و هاوڕاشن لەگەڵ تەلارخان و ئەوان کە خاوەن پیشەکە خۆی لە ناو شوێنی کارەکەی بکات و لەوە باشترە کە ستافێدا بنێ بەڵێ لەژێر چاودێری خۆیان بە ستافەکە باشە پێوەرەکان زیاتر بە چەند خاڵێک ئەگەر ئاماژەی پێبێ ڕیزبندێکی بۆ بکەی پێوەرەکان زیاتر چی وەکو پێدانی مۆڵەت وەکو پێدانی مۆڵەت ئەبێ کەسەکە بەڕێگەز عێراقی بێت هەڵگری بڕوانامەیەکی ئارێژگا بێت خۆی لەناو ئارێژگەکە کار بکات تەمەنی لە سەر و هەژدە ساڵ بێت بەڵێ تر وەکو بڵێن نەخۆش نەبێت ئێمە ئەینێرین بۆ فەحس لە بەڕێبەتی بەڵێ ئەبێ هەڵگری هیچ نەخۆشیێکی وەکو بابەتی جگەر و ئەوانە نەبێت لە بەرەوەی ڕاستەوخۆ ئەمە ئەگوازرێتەوە ئەمە وەکو پێوەرە سەرەتایەکان باشە یەکێک لە پێوەرەکان کاماژت پێداوت ئەبێ خۆی لە ئارایشگاکە کارکات ئەی ئەگەر کاری نەکرد لەو کاتە ڕەنگە زۆر جار شوێنەکە وەرەگرێت بۆ خات و تاراش باسمکە شوێنەکە وەرەگرێ شوێنەکە کاتەوە ستافێک ئەهێنێت ئیتر ئەمە قشبڕین و هەموو بابەتەکان جیاکاتەوە بەڵام خۆی ڕەنگە جارجارە هەفتی جارێکەکە بڕوا سەردانی بکات لەم حاڵەتەیە چیە بێ یان ئێوە چۆن ئاگادارێکرێنەوە چۆن پێ ئێزانە ئێمە ڕۆژانە سەردانی چەند ئارێژگایەکەین جارێ بڵێن دوو جار ئەچین کە خاوەنکارەکە لەوێ نەبوو دەفتەرمان هەیە کە دەفتەری ڕۆژانەیە بۆ سەردانکردنەکانمان هەست تێبینیەکمانە بێت لە ناو دەفتەرە ئەینووسین کە ئاماژەمان پێ ئەم خاوەن ئارێژگای لێرە نیە جارێ دوو جار ئیتر ئاگادارێکینەوە کە پێویستە ناو ئارێژگای بێ ئەمەش هاوکارە هەم بۆ خۆی هەم بۆ ئێمە لەبەرەوەی زۆر جار ئەو کارمەندانێک کە لەوێ کارەکەن بیانین زمان نازانن تووشی ئەوە بین کە ئێمە داوای مۆڵەت شتێک ئەەکەین ئەوان لێمان تێناگەن ئەگەر خۆی خاوەن ئارێژگاکە لە ناو ئارێژگاکایە بێ هەم سوود بە ئێماگەن و هەم بەخۆشی هیچ کات هەبووە کە کارمەندێکی نێو ئارێژگاکان بێنە لای ئێوە گلیان هەبێت یاخود داواکاریان هەبێت یان شکاتێکیان هەبێت ئەرەوەڵڵا زۆر کات تووشی ئەوە ئەبین لەبەر ئەوەی کە ناڵم خاوەن ئارێژگاکان لە ناو ئارێژگاکەیانین زۆر کات کارمەندەکەی لێمان تێناگات دوای خاوەن ئارێژگاکەیت ئەڵێ بۆ ئەم شتتان کرد بۆەوە کە بڕوون ئەەکەینەوە ئەزانێت کە خۆی هەڵەیە ئەزانێکە خۆ لە کاتەیە کارمەندەکەی نان بڕاو ناکات نەشکرە تاسە نەگەشتێنێتە نەگەشت زیاتر گلەیەکانیان چییە کارمەندەکان کێنە لای ئێوە کارمەندەکان گلەکان بڵێن کارمەندەکان ئەگەر بیانی بن ئێقامەیان نابێت ئەبێ بچم بۆ بەڕێبەتی نشینگە بۆ ئقامەی تایبەت بە ئارێژگا دەرکەن لەسەر هەمان ئارێژگەی کە کاریتی ئەەکەن یعنی زیاتر ئەو گلیانە خۆیانن کە سەرپێچی کارن بۆیە ئەزان بڵێن ئێمن گلەکانیان ڕوبەڕووی ئێمە ئەەکەنەوە بەڵام خۆیانن لە ڕاستیە وەرگرتنی ئقامە بۆ کارمەندێک لە ئەستۆی خاوەنکارەکە یاخۆل لە ئەستۆی خۆیەتی خۆی بەدواداچوونی بۆ بکات خۆشی و خاوەنکارەکەشی چونکە لامان کاتە لای ئەو ئارێژگای کارەکەات کاتە دوولایەنەوە هەماهەنگیە خات و تارە ئەو ئارایشگانەی کە لە شاری سلێمانیا هەن ڕەنگە زۆرینەی زۆریان یا بڵێ لە 95 ئەوانەی کە ئارایشگایان هەیە ناویان لە لیژنەکانی قایمقامیە تۆمار بێ بەڵام لە سندیکە ژمارەی ساڵۆنەکان و ناوی ساڵۆنەکان هەمووی تۆمار کراوە لای ئێوە بە خاوەنەکانیانەوە بەڵێ تۆمار کراوە و لە پێشتریشە کتێبێکمان هەیە لە سندیکە کە ناوی هەموو ئارایشگاکان و ناوی خاوەنکارەکە و ڕقم تەلەفۆن و شوێنەکە و هەموو شتەکانیان دیاری کراوە بەڵام ئامارەش لەوێ هەیە بڵێ ئەی ئەوانی کە لە ماڵەوە کارەکەن
ئەوانی کە لە ماڵەوە کارەکەن تۆمار ئەوان ناکرێت پەیوەندی بە ئێوە نابێت؟ نەخێر پەیوەندی نیە، وەکو تەلارخاوتی کاتێک کە ئەچنە سەریان و پێیان ئەزانن کە لە ماڵەوە کارەکەن ئەو کاتا لە ڕێی سندیکاوە داواکارەکانیان پێشکەشکەن ئەتوانن لە ڕێی ئەوە کاریان دەست بکەوێت لە ساڵۆنەکانیانە بێ یاخود بیانوێت ساڵۆندا بنێن. بەڵێ ئێوە چۆن پێی ئەزانن کە کەسێک لە ماڵەوە کارەکەن؟ هەنێ جار کەسێک ئەچێت مشتێک ئەچێت تووشی ئەوە بێت کە بڵێن بابەتێکی بۆ کێشێکی بۆ دروستە بێ؟ تر پێمانەڵێ ئێمە ئاگادارەکاتەوە ئێمەش لە ڕێی لیژنەکانەوە بە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتەڵێن و لە ڕێی ئەوانەوە سەردانیانەکەین. حاڵەتی وا ڕوویاوە؟ بەڵێ زۆریش. ئەو کەسانی کە لە نێو ماڵەکانیان کارەکەن ئەوان هیچ گلەیەکیان نییە لە بۆ منە لە لیژنەکان کاتێک چوو بێتنە ئەوێ دەستیان گرتوێ بەسەر شتی بەسەر چوودا ئەوان هیچ گلەیەکیان نییە لەو بێگومان گلەیان هەبێ گلەکان بەکێگەێنن بێگومان گلیانە بێ هەم بە خۆمانەڵەن هەم بە لیژنەی باڵا هەنێ جاریش ئەچن بۆ لای بەڕێزکا گاوات پێی ئەڵێن بۆ لای قایمقام پێی ئەڵێن ئێمە گلیمان لەسەر ئەوشتا بۆ بەس کێمە ڕوونکردنەوە بۆ ئێن و پێی ئەڵێن کە پێویستە تۆ مۆڵەت دەرکەی لە ڕووی ئاسایشەوە و لە ڕووی تەندروستی و ئەم شتە گونجاو نییە بابەتەکەی بۆشی ئەەکەینەوە بە خۆشحاڵیەوە لێمان وەرەگرێ و زۆر جار دوای ئەوە یان دوکاندا ئەنێن یان لە ڕێی سندیکاوە بن بە خاوەنکاری خۆیان. وەرگرتنی مۆڵەتی کارکردن لە ڕووی کاتەوە چەندی کاتی پێویستە؟ کاتی ئەوێت بەڕادەی مانێک ئەوە زیاتر مانگێکی پێ ئەگەر خۆی گورج و گۆڵ بە لە ئیشەکانیە. ئارایشگاکان لە کاتی کارکردنیانە ئەو کاتی کە ئێوە ئەچنە ئەوێ سەرپێچیان لێ ئەبینن لە چ کاتێکە مۆڵەتی کارکردن لە ئارایشگای گۆرەکردنەوە؟ لەو کاتی کە بۆ لانی کەمەوە 3 بۆ 4 جار پابند نەبێ و هەمان سەرپێچی دووبارەکاتەوە. وەکوچی زیاتر ئەگەر سەرپێچیەک هەیە کە زۆر دیار بێ قابلی مناقەشەکردن نەبێ قابلی ڕوونکردنەوە نەبێ بێ یەک و دوو مۆڵەت وەرگیرێتەوە. بەداخەوە هەنێ سەرپێچیمان هەیە وەکو ئەوەی کە ئاماژەم پێەیە ئیشکردن وەکو سنتەرێک لە ژێر ناونیشانی سنتەرێکە کە ئەمە پێویستە دکتۆرێک سەرپەرشتی کات و دکتۆرێک ئەو ئیشانە بکات نەک کەسێک کە خاوەنی بڕوانامەی ئارێژگا بێت. لەو کاتانەیە ئێمە پسۆڵی سەرپێچی بۆ ئەەکەین ئەگەر بێت و هەردوو باری کاتەوە 2 جار بۆ 3 جار ئەنجام وڵاتەکەی لەوەرەی لە هەموو حاڵەتێکا سەرەتا ئاگادارکردنەوە دواتر پسۆڵی سەرپێچی ئەگەر هەر پابند نەبوو ئەو کاتە لێ وەردەگیرێتەوە. خات و تارە خاڵێک لەو خاڵانەی کە مەبەستمە لەم بەرنامەیەدا ئێمە ئاماژەی پێبین بابەتی وێنەگرتنی بووکەکانە. جەنابتان وەکو خاوەن ئارایشگایەک نازانم کەم تا زۆر ئەو کارە ئەکەن یاخود نا وێنەگرتنی بووکەکان لە ڕێنمایەکانی لیژنەکانی قایمقامیەتە یاخود لە ڕێنمایەکانی سندیکایە لە هیچ ڕوویەکەوە باس لە وێنەگرتنی بوو کراوە کە زۆر جار ئارایشگاکان بیفۆر و ئافتەردا دەنێن و هەندێک جار ڕەنگە کێشەی کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە. وێنەگرتنی بووک تەنها وەکو هەماهەنگی یاخود ڕێکەوتنێکی نێوان بووکەخان و ئارایشگاکەی یاخودەوە تا بە ڕێنمایی بۆ دەرچووە. لە ئێستا ئەوە کاری لەسەر نەکراوە و ڕێنماییش بە ساڵۆنەکان نەدراوە بەڵام ئەو هەمانگیە لەگەڵ ئەو کەسێک کێتەلات خۆی چاکە بووکە یاخود هەر مناسبێکی تری هەیە ئەوش بە ڕەزامەندی هەردوو لایە پرسی پێیەکەی گەر ئەو ڕەزامەند بێ لەسەر ئەوەی کە ڕسمی بگیرێت و دابندێویش لەبەرەوەی کارەکەت دەرکەی خۆتەزانی لە ئێستا تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە هەموو ئەم شتانە لە ڕۆی ڕێکلام و لە ڕۆی پەیجەکانەوە ئەکرێت ئەگەر ئەو ڕەزامەند بێ ئەمە شتێکی ئاسایە بەس ئەگەر ناڕازی بێ لەو کارە دڵنیا بە خاوەن کارەکەش ناتوانێت ئەو کارە بکا بە زۆر. بەڵێ هیچ حاڵەتێک بووە خات و تاراکە کێشەی کۆمەڵایەتی لێکەوت بێتەوە یاخودانی پەیوەندیدار چوو بێتنە ئەو شوێنە کە شکات کرابێت لەم حاڵەتانە ڕوویاوە؟ بەڵێ بەدڵنیایی ئەوە هەیە شکات کرا و شوێنی شەیە کە لەسەر ڕسمگرتنێک پێشتر کەسەکە خۆی قوبوڵی بۆ دوای کەسێکات تووشی کێشە بۆ لەلایەن ماڵی کەسی بەرامبەرزاوە یان هەر حاڵەتێک توش بوو بێ چۆتە سەری کە بیسڕێتەوەی ئاویژنەی سڕێت و تێتی تۆ بۆ ڕێگەت پیاوم کارەکە بکەم یاخود لە ڕووی نرخەوە خاتری ئەگرێکە ئەو ڕسمانی بگرێ بەڵێ بەدڵنیایی کێشەش هەبوو و دروستیش بووە لەسەر حاڵەتە و شکاتیش کراوە ئەوانە و کاتە پەیوەندی بە لایانی ئاسایشەوە ئەکرێت و ئاگادارەکردنەوە بەڵێ کەواتە کاتێک کە بووکەخان خۆی ئۆکەیە لەسەر بڵاوکردنەوەی وێنەکەی دواتر ئەگەر بڵایشکرێتانێ کێشە نابێت کێشێک نابێت کاتە خۆی بەرپرسە بێت لەو حاڵەتەدا. بەڵێ بەڵێ بۆ بۆرە گوێم لێت نەبوو ئێمە بەسمە وتم لەو کاتەدا خۆی بەرپرسە بێت کاتێک کە وێنەکە بڵاو کرایوانێ ئەگەر جارێکی تر بیە وێنەکەی بسڕێتەوانێ ئێ وێنەکەی سڕنەوە یاخودنا خۆی لەبەر
ناحی کۆمەڵاتیەکەیان خۆ لەبەر کێشە دروست نەبێ مەجبوری بیسڕیتەوە ئەو شتە بەڵام ئەو کەسێک کێتەلات ئەبێ بزانێت کە تۆ ئەو ڕسمی کە ئیگری بڵاوی ئەەکەیتەوە جاری وا سپۆنسەری لێ ئیرێ جاری وا ئایا ڕکلامێکی زۆری پێوە ئەکرێت و خەڵک ئەیبینێ ئەم ڕسمە ئەوگازەرەوە بۆ پیجی تر لەبەرەوە کاتێکا چێتە ئەو شوێنە ئەبێ حەزاری ئەو بکاکایە ئەو کەسە داوای ڕسمی لێ کرد بیاتە یاخود نەیاتێ لە دواترە تووشی چ گرفتێکە بێ ئەبێ پێشتر و کەسەش بیری لێ کردبێتەوە. کەواتە خاتو تارا ڕەنگە ئەمە تاڕادەیەک کێشەیەکیش بۆ خاوەن ئارێژگاکان دروست بکات کاتێک تۆ وێنەیەکی بووکەخانەگریت و دای ئەنەی بەڵام پیجێکی تر هەڵاسیان ئارێژگاکی دەڵەسی وێنەکەی تۆ بە ئەمە گرفت بۆ تۆ دروست ئەمەش گرفتێکە بۆ ئێمە و بۆ ئەو کەسەش کە ڕسمەکەت ئاەتە گرفتێکی گەورەی بۆ دروستە بێت لەو کاتێکە داوات لێ کا بیسڕیتەوە مافی خۆیەتی لە بەرەوەی پیجەکانی تر ڕسمەکان ئەبەن ڕاستە خۆ بێپرس ئەیبەن ئەبێ سانسۆرەکە بێ لەسەر ئەم پەیجانە کە نەتوانن ئەو ڕسمانە لە شوێنێکی ترەوە بگوازنەوانێ و بە شێوەیەکی ناشرین بڵاوی بکەنەوە. بەڵێ خات و تەلار لەو بارەوە لەسەر وێنەگرتن هیچ کاتە بۆ کە شکات هاتبێت لایە کەسێک هاتبێت لایە گلەی کردبێ شکاتی کرد بۆی کە ئێوە بە دوواداچون لەو بارەوە بکەن تا ئێستا هیچ کاتێک و سکاڵایەک نەبوو لەو بارەیەوە بەڵام ئێمە پێشتر ئارێژگاکان ئاگادارەکەینەوە کە بیر و ڕای ئەو کەسە وەرگێت هەم بووکەکە هەم ماڵی زاوە بە بڵین ئەگەر بێوێ ڕسمەکە بڵاو کاتەوە بەڵام ئەم پێشیڵین ئاماژەی پێین کە تەنها ئەو شوێنانەی پێسەک و قژ و دەموچاوی بڵاو کاتەوە زیاتر نا پێویست ناکە کە زیاتر ینی ئازیەکەی یان شوێنێکی هاتن و ڕۆژنەکەی کەواتە لەم حاڵەتانە ڕوویداوە. بەڵێ هیچ بڕیارێک نییە یاخود هیچ ئەوە نیە کە ڕێنمایەکی تایبەت لەو بارەوە دەرکرێت بۆی کە ئارایشگاکانیش پێوەی پابند ببرێت بە بڕیارێکەوەوان جێبەجێکەن تا ئێستا وکو بڕیار نەخێر بڕیارێکی وان نەدراوە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو لیژنەی باڵا ئاماژێمان پێیاوە کە ئارێژگاکان پابند بن بەوەی کە ڕێی بووکەکە وەرگرن لەگەڵ زاواکە بە تایبەتی بۆی تووشی ئەو ناحیە کۆمەڵایەتیان نەبن. زۆر باشە ئەچینە لای گرافیکێکی تر تایبەت بە نرخەکان کە ئەمە کێشەی زۆربەی زۆری خانمانە قشبڕین لە بەپی ئەم نرخانەی کە جیاکراوەتەوە دانراوە قشبڕین لە شاری سلێمانی یان لە ئارایشگاکانی سلێمانی 20,000 بۆ 35,000 دینار دیاری کراوە هەڵبەتە نرخەکان کەمتریشی تێدا و زۆرتریشی تێدایە بەڵام ئەمە میدیەمەکەی وەرگیراوە لە وڵاتی ئێران و لە تاران 20,000 بۆ 25,000 دینارە لە ئیستانبول و لە وڵاتی تورکیا 32,000 بۆ 40,000 دینارە سلێمانی و تاران تا ڕادەیەک نزیکن لێکەوە بەڵام لەم نێوەندەیە شتێک دەور دەبینێ کە تاران و ئیستانبول دوو شوێنی گەشتیارین واتە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات ئەکرێت نرخەکان ئەوەندە لێکەوە نزیک بن خات و تەلار ئەکرێت نرخەکان ئەوەندە لێکەوە نزیک بن کە شارێکی وەکو سلێمانی 20,000 بۆ 35,000 ئەمە میدیەمەکەیەتی کە وەرگیراوە هەڵبەت زیاتریشی تێدایە بە بەراورد بە تاران و ئیستانبول لە ڕاستیدا ئێمە نرخەکان چاودێری بەڕێبەتی چاودێری بازرگانی دیاری ئەەکەن بە پێی پلەکان لەگەڵ بە هەمانگی سندیکا و نوێنەری قایمقامێت لە ڕاستیدا ینی منیش حەز ئەەکەم وەکو لیژنەکان و وەکو هاوڵاتیان نرخەکان دابەزێنرێ بەڵام ئەمە بە پێی پلەکانە هەرنێ ئارێژگاشمانەیە بە خۆشحاڵیەوە نرخەکانیدا ئەبازێنی ئەڵە لەبەر ڕاچاوکردنی باری دارایی هاوڵاتیان ئەمە نرخەکە لەسەر قشبڕین ئەی بۆ بابەتەکانی تر بۆ هایدرافیشال بۆ کریاتینە یان بۆ یەکردنە ئۆمبرایە هایلایتە بۆ ئەمانە چۆن نرخەکان دیاری بەداخەوە نرخەکان زیاتر ڕوو لە بەرزبوونەوە و لە گرانیان کەسانی بڵێن ئەوەی کە باری دەرامەتی ڕوو لە کزیە ناتوان سەردانی ئارێژگاکان کەن و چەندین سکاڵامان بۆیە لە ڕووی گرانیەوە بەڵام ئێمە پێیان ئەڵێن ئێمە بەپێی پلێ بۆمان جیاکراوەتەوە با سەردانمان نەکەن با بچنە شوێنی پلەجیمەکان خۆش دەزانین خەڵک حەزەکە نرخی ئەو بابەتانی کە باسم کرد لە هایلایت لە ئۆمبرەی لە بۆیەکردن ئەو نرخانەش دیاری کراوە بەڵێ هەمی نرخەکان چەنە ئەینەشت بە هەمان شێوە بە پێی پلەکان جیاکراوەتەوە نمونەیەکت لانیان نمونەیەکت بیرکان لە 250 بۆ 350 قژمێشکردن و هایلایت و ئەوانە بەڵام بەداخەوە کە کەسێ سەردانی ئەو ئارێژگایەکە ئاماژەی پێ نایە ئەمە تەنها مێشکردنە کە کەسەکە بڵێن ئێوە هەر ئارێشتێکات بۆی جیا ناکەنەوە دوایی کە لە ئەنجامە هەڵاسی ئەڵێ ئەو نەئەکات کابرا شۆکە بێ و لای ئێمە سکاڵاکات
سکاڵاکە هێنێتەوە لای ئێوە ئەو کاتە ئێوەش هەڵەستن بە دوواداچوونی بۆ دەکەن. خات و تارە کاتێک کە یەکێک پەیوەندیتان پێوە کات ئەڵێ هەڵبەت من وەکو خاوەن ئارایشگایەک ئەم پرسیارەکەم لە بەڕێزت کاتێک کە یەکێک پەیوەندیتان پێوە کات ئەڵێ ئۆمبرێ بەچەنە یاخود هایلای چۆنەکەن یاخود بۆیە بەچەنەکەن ئەو ڕەنگە چەند داواکاریەکی هەیە چەند پرسیارێکی هەیە زۆر جار وەڵامی خاوەن ئارایشگاکان ئەوەیە ئەڵێ هەتا من نەیبینم بڕیار لەسەر ئەوە نایم کە ئایا چۆن دەرەچێت یان ئەوە تا نرخەکەی چەنە بێت ئەمە بۆچی وایە؟ طبعا وەکو ئاباژی پێ تەلارخان سارەکان لە لای چاودێری بازرگانیەوە بە پلەبەندەکان دڕیز کراوە وەکو ئاماری بڕینی قژەکەت ئەوە نرخەکە سابتە لە پلەلفەکانە هەیە جیم و با کەمترە وەکو بابەتەی کە باسی شکر بۆیەکە بەڵێ خاوەن ئارایشگاکە بە دڵنیایی ئەو جوابەی هەیە لەبەروی کە تۆ کاتێ باسی بۆیە ئەەکەی تەنیا باسی بۆیە ناکەی جاری وایە ئەو قژە ئەو ڕەنگی کە داوای ئەکا و ڕەنگەکەت پێناڵە چییە ئەو قژە پێویستەکە کاڵی بکەیتەوە و دواتر بۆی بکەیت ئەمە ناکاتە سەر ئەوەی کە تۆ بۆیەک بۆ کەساکەی ئەو بە بابەتی بۆیە قسە لەگەڵ تۆیاکە لەبرۆ بە تۆ بۆی ڕوونکەیتەوە بڵێ ئەبێ ڕستمی ببینم یاخود سەردانم کە بۆی بزانم ئایا ڕەنگی بۆیەکەت لەسەر قژەکەی خۆت دەرئەچێت ئایا پێویستە بە کاڵکردنەوەیە ئایا قژەکەت خەنەیە چکامە لە ئیشکردنە زۆر بابەتمان هەیە ناتوانانی تۆ دیاریکەی بە تهدیدی پڵی بۆی ئەو ناکەم لەوانەیە گە من بڵم بێخێک بە 30,000 بۆم دیاریکراوە بەڵە بێخێکت بەونا بۆکەم کاتێک گێتە لای مسێرەکەم ڕەنگی قژەکەی پلاتینیە پێویستەکە ئەو بێخی قژاوە ڕەنگی خۆی لێ دەرکەم ئەنجاو ڕەنگی بۆ دابنێمەوە لەو کاتە من ناتوانم بۆ نرخەکاری بۆ بکەم ئەو کاتە بلۆندکردنی قژەکەژێتە سەر کارەکە ئەو کاتە بێ بە دوو کاریە کار نییە بۆیەکردن نییە لەبەرەوەی خانمان خوان هۆشیار بن کاتێککە داوای ڕەنگێکەکەن شتێکەکەن بزانن داوای چی ئەەکەن ئەمە بتەنیا بۆیەیە ئایەمە بلۆندکردنەوەیە مێشە لەسەر قژەکە هۆشیار بن و بابەتەکە پرسیارکەن بۆ ئەوە خاوەن ئارایشگایش بە مەزبوطی جوابیان باتەوە و دوای گلەی لەسەر ئەوە نەبێت کە نرخەکان بۆچی زیای کردووە خۆت بۆچی گرانە لەسەرشانی ئەو کەواتە لە هەموو حاڵەتێکا پێویستە کا ببینرێت ئەنجا بڕیار بە دڵنیایی هەتا ئیشە نەبینرێت ناتوانانی هیچ کاتێک بڕیار لەسەر ئیشەکە بیت جگە لە بابەتی هیلاکی ئەو کەسێک کە ئیشەکەی بۆ دەکات لەگەڵەوەی کە ئایا قژەکە درێژەیان کورتیان پڕەیان تەنکە کوالیتی ئەو بەرهەمەی کە بۆی بەکارەهێنن یاخود نرخی ئەو بەرهەمەی کە ئێوە بۆی بەکارهێنن ئەمەش جارێکی تر کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە نرخی ئیشەکە گرانتر بێت بەدڵنیایی چکە ئەمە کە بۆ منە باسی بۆی ئەەکە یاخود بلۆندکردنی قشەکەکەی ئێمە نرخەکان جیاوازن لە بازارە براندمان هەیە پارەکەی زۆرترە براندمان هەیە پارەکەی نرخەکانی کەمترە دوجار تۆ ئۆکسسیجینیشی لەگەڵ بەکارێنی ئەوش تۆ کڕیاری ئەو بابەتەشی وەکو پێشمتی چەند بابەتێکی کە هەیە بلۆندەکان عادەتەن بەپێی براندەکان گرانتر و هەرزانتری هەیە بەدڵنیایی بەڵێ ئەو کەسانی کە سەردانی لای ئێواکەن خۆیان هیچ هۆشیارێکیان هەیە لە بەرامبەر لە براندەکانە خۆیان داوای جۆرێک لەو براندە بکەن و بڵێ ئەوەمان بۆ بەکاربێنە قەی ناکەگە نرخەکەشی گران بێت ناکرێتەوە داوای براند لە تۆ بکە لە بەرەی تۆ خۆت ئەزانی کارەکە چۆن ئەەکەیت و قژەکە پێویستی بە چییە چکار تۆ هۆشیار بووی لەسەر ئەو شتانی کە بەکاری بێنی زەرەر لە قژەکەنەی بەدڵنیایی پێویستە باشتی باش و کوالەتی باش هەیە ناوبانک هیچ ڕۆڵێکی هەیە لەم نێوەندەیە خات و تاراگەر ئارایشگایەک زۆر جار خات و تەلارکە ئارایشگایەک ناو دەرەکە لە نێو خانمانایتر بەردەوام باسیەکەنەوە و خواستە سەری زۆرە بێ ئەمە هیچ کاریگەری هەیە لەسەرەوەی کە نرخەکانیان گرانکە خات و تارە نا من بەڕای من کوالەتی شتەکانت باش بێ و کارەکەت بە باشی بکەی ئەمە ناوبانگە بۆ خۆی وەکو بابەتی ئەوەی تریان نامن هاوڕانیم لەگەڵ ئەو شتەیە بەڵێ باشە ئەچینە لای لێدوانەکان چەند لێدوانێکمان هەیە کە باز لە نرخەکانەکان باز لە کوالەتی بەکارهێنانی ئەو بەرهەمانە دەکەن کە بەکاری دەهێنن بابینەر بین. نرخەکان بەپێی شوێندانراوە بەپێی گەورەی شوێنەکە ئێستا بەپێی ئەوە دانراوە کە تۆ کوالێتی ماوات بەکارێنی یا چی بەکارێنی هیچ بەپێی ئەوە دانراوە ئێستا من خۆم باشترین ماواتەکان بەکارێنم بەڵام بەپێی ئەوەش هەر بۆ نرخانش ئیشەکەم کە بۆم دانراوە جاری واشە بەزێک لە نرخەکانمان بۆ دیاری نەکراوە خۆمان نرخەکانی بۆ دانین بە 20,000 کە ئەگە قژێکی زۆر درێژ بێ و پڕ بێ مجافەی زۆرتر بوێ ئەو بە 20 بۆ یەکەم زۆرتری بە 15. نرخی ئیشەکان بەپی شوێنەکە فەرقەکە ئێستا هەندێک شوێن هەیە سارێکی زۆر داهانێن هەندێک شوێنش هەیە وەسەتا هەندێک شوێنش هەیە کەمە سعرەکانی بەپی شوێنەکان فەرقەکە هەندێک شوێن هەیە کە شوێنەکان باشە و لە شوێنێکی تیجاریە ساڵۆنیان کردوتەوانێ ئەوانە طبعاً سارێکی زۆر داهانێن بۆ ساڵۆنە ئێستا بۆ نمونەیەکێکی وەکو من هەتا وەکو ئارایشگایەک هەبێت کە سعری مناسب بێ ناچمە بە جدی شوێنە گرانەکان $350
بەس بۆ هایلایتێکی قش هیچی تر زۆرە من هەمان ئەو خژەی کە لەو ساڵۆنەکە ناتوانم ناوی بێنم بۆم کراوە لە ساڵۆنی تر بە 50 و بە کوالیتی بەرزتریش. من خۆم زۆر پێم باشە کە ئەوان لیژنەن و ئەگەڕێن لەبەرەوەی من خۆم ئەگەر خۆم خەمەجێی مشتریەکانم حەزەکەم دەیمە بچم بۆ شوێنێک کە بزانم پاک و خاوێنە، بزانم شتی باش بەکارێنێت، بزانم کە سیقم پێی بێت. بەڵێ گوێبیستی لێدوانەکان بووین و بینەر بووین. خات و تارە لە لێدوانەکەشە هاوڵاتیان گلی ئەویان هەبوو لەسەر نرخەکان ئاماژەی بەوەدا کە وتی من ئۆمبرەیم کردووە بە نرخێکی زۆر گران بە 350 دلار. بەڵام ئایا هەر هاوڵاتیانن کە گلەییان لە ئارایشگاکان هەیە؟ ئایا ئارایشگاکان بۆ خۆیان گلەییان لە ڕێنمایەکانی لیژنەکان نییە؟ بە ئەو بابەتیان ئەو خاتونی کە باسی نرخەکانی کرد تۆ بەپێی ئەو شوێنەی کە بۆ دانراوە بەڕاستی ئێمە کاتی خۆی لیژنەکان بوون کە گەڕاوین لەسەر پلەبەندی ئەم کارەکراوە کە کری کارمەندی زۆرە، کری شوێنەکەی زۆرە، کوالیتی شتەکانی بەرزە. ئەگەر ئەویش بێتە هەمان پلەوە لەو بڕوایم هەر بۆ نرخە کارکە نەتوانێت بۆ نرخە کارکات، چونکە ئەگەر تۆ کرێکی زۆر بیت لە هەمان کاتا شوێنەکە تیجاری بێ، کارمەندی زۆرت هەبێ و مادەکەش کوالیتی بێ، کەواتە لەو بڕوانی بتوانێت بۆ نرخە کارکە. لەبەر ئەوەش پلەبەندیەکە بەپێی ئەو نرخانە دیاری کراوە. ئەویشکێتۆ سەر کارەکە بەڕاستی من ئێستا پێشتریش بە ئاماژەم بەوەیە، یعنی تۆ ناتوانانی بڵێ هایلایت بە تەنیا بەو ناکرێ، چونکە احتیمالی ئەو کەسە قژی بۆ کاڵ کرابێتەوە، بۆی بۆ کرابێت، تاڵی بۆ کرابێت، ئەنجام نرخەی لێ وەرگیرابێ. یعنی تۆ کاڵی هایلایت بە تەنیا هایلایت ئەوە نییە کە تۆ بەعام باسی بکەیت. لەبەرەوە سەر جۆری ئیشەکەوە خاتوتارە هەر لە چوارچێوەی کارکردنی ئارایشگاکاندا لە ماوەی ڕابردوودا دواتر لە خاتوتەلارە پرسین کە ئایا بۆ ئێستا VIP ماوە یاخودنا. لە هەندێک لە ئارایشگاکانە کە پەیوەندیان پێوە دەکەی دوو نرخت پێ دەڵێ ئەڵێ ئەم نرخەیان یان ئیشە سادەکە بۆ نمونە بە 300 دلارە، بەڵام بە VIP بە 500 دلارە. ئەم VIP چی ئەگرێتەوانێت؟ چی بۆ ئەکرێگووە بڕەپارێکی زۆرە چێتە سەر نرخەکەی؟ کە ئەڵێ VIP بابەتی VIP مەمنوعە، تەلارخانیش ئاگاداری و مۆزوعایە بە هەموو شێوێک VIP لەناو ساڵۆنە نابێ ئەو شتە بەکار بێ و نابێ نرخیش بە دلار وەربگیرێ. نرخ بە ئەتوانی بڵێن بە دلار شتەکەت کڕبێ وردیکەی تەوانێت پێی بڵێ ئەوە نەکا بە پارەکەی. لەبەر ئەوە ئەو شتە نییە بە کاتێکیش کە زیزافە ئەخاتە سەرکارەکە ئەبێ بە کەسەکە بڵێ چکۆ نرخەکە لە ئەلفا دیاری کراوە لەوە زیاتر ناتوانێت وەرگێ. بەڵام ئەگەر بەدەر لەوە کاری تری بۆ بکرێ بۆ نمونە عادەسە بۆ باباسی بووکەین لە ئێستەیە قژی ئەکستیشنی طبیعی بۆ دابنرێت یاخود ئەکستیشنی نایلۆنی بۆ دابنرێ، عادەسەی بۆ دابنرێ، پێشوەخت مەساجی بۆ بکرێ، یاخود چەند بابەتێکی تری ئارایشتێ بۆی بکرێت ئەمەیان بکاتە بابەتێکی کە ناوی نەنێ VIP بڵێ بەس من چەند جۆرە کارێکت بۆ ئەەکەم و لەوەی کە بەدەر لەمانی کە بۆت نەکەم ئەتوانم ئەو نرخە بەڵام نابێ هەموو ئەوانی کە ئاماژت پێدا خاتوتارە لە چوارچێوەی ئەو نرخە بێ کە بۆی دیارە کات و پێ نەخێر ئێمە کە ئەڵین بووک لە چوارچێوەی میکیاج و قژایە تەنیا کاتێکەوێتە سەر بابەتێکی تر عادەسەی ئەچێتە ناو ئەکستیشنی طبیعی قژەکە چێتە سەر قژەکە یاخود بابەتێکی ئیزافەی هادرا باسەکات پاکردنەوەی پێز بێ ئەمە بەدەرەوە دیاری نەکراوە نرخە. باشە خاتوتەرە لەسەر قسەکانی خاتوتارەکە ئەڵێ برژانگ و قژدانان و ئەوانە لە چوارچێوەی نرخی بووکەکەیانە یاخود ئەو نرخانێک کە ئەوان پێڵێن ئەمە لە ڕێنمایەکانە جیاکراوەتەوە؟ لە ڕێنمایەکانە هیچ جیان نەکراوەتەوە کە ئەڵین بووک بڵێن 300 بۆ 350,000 بەڵام بووک خۆی پێویستەکە هەر برژان و عادەسە و هەنێ بابەتی کەی لەگەڵا بێت، بەڵام وەکو بابەتی قژدانان و ئەکستیشن و ئەمانە بەڕاستی ئەمە ئەگەڕێتەوە سەر بووکەکە تا چەند حەز ئەکات ئەم شتە حەزی لێ و بەکاری بێنێ پێشتر ئەبێ ئارێژگاکە ئاگاداری کاتەوە بۆی تووشی ئەو نەبێت کە ئەم بووکە دوای بێ سکاڵا لای ئێمە بکە بڵێ ئەم نرخەکەی لەسەر زیاترێ بڵێ ئەم شتانە وەکو بابەتی حەزی خۆتە نەک لەسەر بووکەکە. لە ئێستا شابووکی VIPمان نییە لەبەر ئەمە تەنها جیاکردنەوەی بووکەکەی لە ژوورێک بە تەنیا لە ناو بووکەکانی کە ئەگین وەکو مەوات کە سەردانمان کردووە بەپێی ڕێنمایەکان و بەپێی کاری لیژنەکان VIP نەماوە. بەڵام من دوێنێ بۆ خۆم پەیوەندیم کرد بە ئارایشگایەکەوە وتی وەرگرتنی بووک بە 300 دلارە لەعنی هەم VIPیان هەیە هەم بە دلارە وتی وەرگرتنی بووک بە 300 دلارە بەڵام VIPەکەی 500 دلارە.
بەداخۆ ئێمە پێماوتون کە پابندی ڕێنمایەکان بن بە سندیکاش ماموتووە کە ئەم ڕێنمایە بڵاو بکەنەوە بە هەموو ئارێژگاکان ئەو ئارێژگانش کە بووکی VIPیان هەیە یا پسوڵەمان بۆ کردوون یان ئاگادارمان کردوونەتەوە کە بووکی VIP و یا میکاجی VIP نەمێنێ لەبەروی هەر هەمان مەواد بەکارێنن و داواش لە هاوڵاتیانەکەین بە VIP خۆتان چامەکەن لەبەروی هەر هەمان مەوادە. بەڵام خۆشحاڵە بم ئەگەر ئارێژگاکان پابندی هەموو ڕێنمایەکان بن تا من پسوڵی سەرپێچیان بۆ نەکەم و تووشی ڕۆبەڕووبوونەوەی سزای یاسایی نەبێت. کەواتە لێرەوە جارێکی تر خاوەن ئارێژگاکان ئاگادارەکەیتەوە نە بە دۆلار قسە بکەن نە VIPیان هەبێت. زۆر سپاس بۆ تەلار محەممەد کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی ئارێژگاکان لە قایمقامێتی سلێمانی و تارا عومەر ئەندامی سندیکا تایبەت بە لیژنەی ئارێژگاکان لە قایمقامێتی سلێمانی و لە هەمان کاتدا خاوەنی تارا بیوتی. زۆر سپاس بۆی کە لە بەرنامەیەدا لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەی بینەریش کە تا ئێستا بینەر مابوون. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.